قسە و باسەکەم لەسەر یەکێک لەو کۆنسێرتە موزیکانەی کە بە خۆشحاڵیەوە ئەم ئێوارێ لە شاری سلێمانی لە هۆڵی تەوەر بەڕێوەچوور لە کۆنسێرتەکە چەندین پارچە موزیک بۆ یادی هەریەک لە شەهیدان کارزان و فەرمان بێگومان نەزانینێکێک کە لە گروپە موزیکە هەرە تایبەتەکان کە لە ساڵی هەشتاکانە کاریان لەسەر موزیک و هەروەها گۆرانی فۆلکلۆری کوردی کردووە و کاریان لەگەڵ چەندین کەڵا هونەرمەندی کووردا کردووە. قسە و باسەکەم لەسەر بیرۆکەی کۆنسێرتەکە وەروە بەڕێوەچوونی کۆنسێرتەکە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاگالان عارف کە بەڕێزیان موزیسیان و هەروەها کاک بەختیار حەمەکەریم کە بەڕێزیان موسیان و هەروەها هاوڕێی دێرینی شەهید کارزانن. زۆر بەخێربێن، سڵاوتان لەبێ وارەتان باش بێت. زۆر بەخێربێن. کاگالان پێشێکی پێم خۆشە بزانم بیرۆکەی کۆنسێرتەکە لە چێوە هات و بۆ ئەم کۆنسێرتە بۆ یادی ئەم گروپ و ئەم شەهیدانەیە. بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەڕێستان. بەخێربێ سەرچاو. ئەلبەتە من لەگەڵ شەهید کارزانە لە مناڵیەوە هاوڕێ بووین زیاتر و هێشتا ماڵی ئێمە هەر لەو گەڕەکە کۆنەیە کە کاتێ چوو بۆ بازار بەبەر ماڵی ئەوان هاتی ئەپەڕن چەند ساتێکە وەستم و تاسێکم گرێتەوەیە تر بە باشم زانی وتمەم جارەکە هاتوومەتەوە بۆ یادی ئەوان هەت چۆنێ بێ شتێکی بچووکیش بێت وەکو بیرەوەری و یادگاریەک خزمەتیان بکەینەوە چەند ساتێکی جوان بەخشین بە شاری سلێمانی. دەست خۆش. کاک بەختیار باسێک لە گرنگی کۆنسێرتەکە بکەین تا چەند گرنگە کۆنسێرتی موزیکی لە نێو شاری سلێمانیا هەبێت و گوێی بیسەر و بینەر ئاشنا بکەین بە موزیک و چجێ ئەوەی کە ناوێکی جوانیش کە وەکو وەفایەک بۆ کۆمەڵێک هاوڕێ دێرینمان بێت کۆنسێرتێکی لەو شێوەیە. بەڵێ بێگومان سەرەتا سپاس بۆ بانگێشتان بۆ بەرنامەی کورسات مەگەزین دەست خوشتان لێ یەکەین. لە ڕاستیە ئێمە لە سەردەمی مناڵیە لەگەڵ هاوڕێیان کارزان و فەرمان و هەندێک دەو هاوڕێیانەی تریش کە ئێستا لە ژیانە ماون ئەو کاتە تیپمان دروست کردو و کاتە چوینە ئالوودەی هونەر بووین لەگەڵ ئەو هاوڕێیانەیە بەڵام بەداخەوە لە کارەساتێکی وا دڵتەزیێنە کە چوار هاوڕێی خۆشەویستمان کارزان و فەرمان و ئازاد و ڕێبواربوونە قوربانی ڕێگەی هونەر بەداخەوە لەگەڵ کاکەهاڵانی هاوڕێمە بێمان لەو کردو کە کۆنسێرتێک بکەین کۆمەڵێک بەرهەمان ئامادەیە بکەین بە کۆنسێرتێک و پێشکەشیکەین بە ڕۆحی هاوڕێیانمان بیرۆکەکەوا دروست بوو. بەڵێ دەستان خۆش بێت. کاگەلان باسێک لە هەڵبژاردننی پارچە موزیکەکان بکەین چۆن بۆ کۆنسێرتێکی لەم شێوەیە پارچە موزیکەکان هەڵ ئەبژێرێت و چۆن کۆنتاکت لەگەڵ هاوڕانی موزیکی خۆت ئەەکەی کە کارە لەگەڵ بکەن. هەڵبەتە ئەمجارە من و کۆلا عارف هەوڵمە بە ڕەنگێکی کە نمایشی کۆمەڵێ لە شاکارە موزیکەکان بکەم بریتی بوو لە کلاسیک ئۆریەنتال ڕۆمانتیک جپسی خەجەری کۆمەڵی شێوازی تایبەت بوو دەمادە بوو هەرێکی لە ڕەنگێک و ویستم کە نمایشێکی تا ڕادەیەک جیاواز بێت لەگەڵ کۆمەڵێک کاری کوردی یەکێک لەو کارانی کە شەهیدان کارزان و فەرمان و ئازاد و ڕێبوارتیا بەشداری بوون یەکێک لە بابەتەکان مادەیەکی ئەوان بوو بە ناوی لەیلی لەیلی من خۆم ئارانجەم کرد و بۆ گروپەکە دامڕشت. من ئەمێز پێش هەموو شتێک سوپاسی بەڕێز مامۆستا دلێر ئیبراهیم کەم کە بڕاستی ئەو سەرقافڵەی ئەم هونەرە جوانە بوو کە ئەم مناڵانەی پەروەردە کرد واتە بۆ مێژوو یەکەم مامۆستایە کە مناڵی فێری مۆسیقا کرد لە کوردستانی گەورە. ڕێزم هەیە بۆی هەڵبەتە دوای ئەم کارەساتە دوای کارەساتی لە ناوچوونی کارزان و فەرمان و هاوڕێکانی تەوژمێکی گەوریە بە مناڵانی شاری سلێمانی زیاتر ئێمە هۆگری ئامێرەکانمان بووین. بەڕاستی من کە تەمەنم 10 ساڵ بوو حەزم کرد ئاوازێک پێشکەش ئاوازێ بنووسم بۆ شەهید کارزان و فەرمان ئاوازێکم نووسی وەکو مناڵێک تەلحینم کرد. یعنی بەڕاستی ئەگەر مامۆستا دلێر نەبووایە و مامۆستاکانی کە بەدوایە ئەم شتانە دروست نەئەبوو و بەڕاستی شەهید کارزان سیمبولێکە. یعنی من زۆر هاوڕێی مناڵیم بوو بەڕاستی بلیمەت بوو
ینی هەر لە وێنەکە سێری کە دەسو پەنجە و گرتنی ئامێرەکەی زۆر پرۆفیشناڵە مناڵێکی زیرەک لە مەکتەب مناڵێکی چالاک زۆر جار یاریمانە کرد لەگە ڕێکێکا بووین لە هەمومان جوانتر یاریە کرد وە کوڕێکی ڕازگۆ و عاقڵ و خۆشەویست بوو لەناو هەموو کەس گرتمانەوە شوێنەکەی بۆ قسەکەی مامۆستایان ئەتوانێت بڵێ تیپێکی خنجیلانە بوونە قوربانی چکە دوو مۆسیقی و ئامێژەنێک و ئەیقاژەنێک و لەگەڵ گۆرانی بێژێک تیپێکی خنجیلانە ینی تیپەکەی بە دوو کەس ئەتوانن کۆمەڵێک بەرهەم برن بەرەوە تیپێکی خنجیلانە قوربانی بەدا چەند ئاسوودەیە بۆ ئێوە کە لە دوای ئەو تەمەنەوە ئێستا ئێوە هەر هاوڕەکانی خۆتان لە بیرە و کۆنسێرتێکتان بۆ بە ئەنجامگان ئەم ئێوارێ لە شاری سلێمانی ئەمە تا چەندی خۆشحاڵیە بۆ ئێوە بێگومان بۆ ئێمە زۆر کارێکی زۆر ناخۆش بوون و کاتیان و سەبەبەیە ئێمە زۆر بەمان بەجێک لە هەندێک هاوڕەکانمان دوای ئەو کارەساتە دوور کەوتنەوە لە مۆسیقی دواتر هەندێکیان هاتنەوە ناو کاری هونەر ینی تروە بوو لە ڕێگەی خێزانەکانیەوە یانێش ئەزانی کە ئێمەتر بۆی هونەرەوە ئەچینە دەرەوە شارەکانی تر بۆ چالاکی بۆ فستیڤاڵی ساڵانەی چالاکی قوتابخانەکان ئەترسان دووشی کارەساتێکی تری وا بینە زۆر بمان دواکە زۆر بمان کە خێزانەکانمان بەندەکوەخوانیانێش بینەوە بۆ بچینەوە بۆ کاری دواتر کە گەورە بووین وردەوردەی تر بیرمانەوە کردەوە کە ڕێچکەی خۆمان گرتەوە مامۆستایان کەکرەوە هونەرمەندانی تر هاوڕێیانی ترمان عینەنشن بە هەمان شێوە کاگالان ئێستا بینەری کۆنسێرتی موزیکی لە شاری سلێمانی چۆنە بینی کۆنسێرتێکی لەم شێوەیە تا چەند خەڵک و گوێگران و بینەران تا چەند بەدەم کۆنسێرتی موزیکیەوەیان ئایا ئیتر ئەوە بۆتە کەلتور لە لای ئێمەش کە خەڵک بێت بۆ ئەوەی کە سێری کۆنسێرتێکی موزیک بکە و چێژ لە گوێگرتنی موزیک وەربگرێ بە دڵنیاییەوە بێ هونەر هەمیشە بەردەوام بێت هەرچەند ئەگەر بار و دۆخ دژوار بێ لە هەر گیر و گرفتەکە بێ کۆمەلگا پێویستە هونەر ڕۆڵی خۆی ببینێ ئەمڕۆ هەموو کەسێ پێویستی بە چەند ساتێکی جوان و ئارام هەیە ینی ئێمە بەواجب مازانی لەم بار و دۆخەشە تا بتوانین بەشێک لە خەمەکانی خەڵک چەند ساتێ بێتە هۆڵەکە و بە خۆشی و بە چەندیاوە دەوریکی پیرۆز و بیباتە سەر و گرنگە ئەگەر ئەم کارانە کاریکەی بەدووە بێت هەڵبەتە خەڵکیش فێری ئەوە ئەبێت گوێ لە چی ئەگرێ ڕاستە بەداخەوە شتەکان زۆرن شتی زۆر ئەکرێت چالاکی زۆر ئەگرێت لە ڕێزما بۆ هەموو ئەو شتانە بەڵام گرنگە کاتێک کە ئیش ئەەکەیت بیر لە بچووکترین شت بکەیتەوە هەر ئەوە نەبێت کاتەکە بەریتە سەر شتێ بێت شوێنی خۆی بگرێ بە هیوای کاری جوانتر و بەردەوامی بۆ ئێوە بۆ هیوایم کۆنسەرتە موزیکەکان بتوانن لە نێو شاری سلێمانیا بەردەوامی هەبێت و خەڵک ئاشناتی زیاتر پێ بکەن بۆ ئەوەی کە بتوانن چێژ لە گوێگرتنی موزیک وەربن زۆر سوپاس بۆ هەریەک لە بەڕێزان کاک ئالان عارف موزیسیان و هەروەها بەڕێز کاک بەختیار حەماکەری موزیسیان کەم ئێوارەیە لەم بەشەی پرۆگرامی کورسات مەگەزین لەگەڵم بوون دووبارە بەخێربێن